گربوونەوەی خاوەنی دوکانەکانی بازاڕی قەیسەریە دژی زیادکردنی ئاشکرا لەسەر دوکانەکانیان لەلایەن چەند کەسێکەوە کە ئەمان نازانن کێن گربوونەوەیان ئەنجام داوە و داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان کێشەکەیان بۆ چارەسەر بکەن. هەتاکو ئستەیەک چارەسەرێک نەدۆزراوەتەوە ئەوە ئێمە سێ ڕۆژی چوار ڕۆژی بەسەرە چێ لەسەر مزایدەکە وەستانمان ئەوانش سەحب ناکەن ئەلێن هەردووکانی چل گەڵامانەوێ چل گەڵا چۆن نەبێ ئەی ئەمە ئەگە جیهەتێکیان لە پشتەوە نەبێ چۆن مەجموعەیە دیان حیمایەیانەیە حیمایان لەگەڵ بووە بە سیارە هاتووە سیارەکە حیمایەیانی کردووە هین جیهەتێکی ئەمنی ئیتر نازانم هین بە جیهەتێکی ئەمنی حیمایە ئەمە دەستێکی لە پشتەوەیە دەستێکی پیس لە پشتیانەوەیە. ساڵی 2018 بە هۆکارێکی نادیار بازاڕی قەیسەری کەرکووک و تەواوی دوکانەکانی سووتان و بەدەیان ملیۆن دۆلار زیان بەر خاوەنی دوکانەکانی بازاڕەکە کەوت. نوێنەرانی ئەم خاوەن دوکان و کاسبکارانە دەڵێن ئەوان ڕێگە نادەن هیچ کەسێک دوکانەکانیان لێ بسێنێ و جارێکی دیکە نان و بژێویان ببڕێن. لە سەید کازمی ڕێزوزەرای عێراقی پێویستە خۆی شەخسی تەدەخل بکاتە میشەوە لەبەرەوەی خەڵکانێک هەیە ئێمە ساڵ و نیوە پێش ئێستا ماڵمان سوتێنرا هیچمان نەما ئێستا ئەیانە مناڵەکانمان بە زوونەتی سەر بڕن ئەیانەیە دوکانەکانمانە دەست وەرگرنەوە خەڵکانێکە دوێنە هاتوونە بە ناوی هەنێ جێ حزبیەوە واسەکان ئەڵێن ئێمە پشمان هەیە دوو گونیە پارێڵێ هەموو دوکانەکانە بەی نەکێکێک هەموو دوکانەکان ئێمە ئەیبین دوای خۆمانەتان دەینەوە تۆسێن بەزمەکە دروستیەکان ئەمانە جەماعەتێکن پارێک هەوڵاندا ئیسماریان بازاڕە بکەن بەڵام بۆیان نەچوە سەر ئێستا بە تەریقەیە تریانێ بازارەکە ئێمە بەرنەوە بەس هێشتان نەقەرەبوونمان سند نەیەکێ یارمەتی ئێمەیدا یەک دیناریان نەدا پێم ماڵی ئاوا بێت تورکیا هات چاچ کرد بۆمان بەو شەرتە فاتح یولدوس کە قونسوڵی سەفیری تورکیای لە بەغا هاتە ئێرە دەستمی کرد بە بۆنەوە من یۆنەری بازارم وتی ئەم بازارە لە بەردەم محافزی ئێمە ڕاکان سعید وتی هەر کەس ئەگەڕێتە دوکان خۆی ئەوە وعدە و ئەوە شەرەفی ئێمەیە علی مەهدی وتی دوکانێ ئەگەر بدرێتە بە یەکێتر من قەیسەریە سوتێنەوە هەموو شایەدە ئەم قسە لە خۆمەوە نالێم من یعنی من یۆنەرێکم لێرە بە منیان وعددا منش وعدمدا بەم خەڵکە ئەم خەڵکە هەمووی برای منە ئێمە هیچ مشکلێکمان نییە بەس خۆیان ئەیانەوێ مشکلمان بۆ دروستکەن کە هاتیم پارە بدەین ساڵی 20 سەرمان کردش کە سۆساوە نێرەکەریەکە بەدەمانچەوە بە سلاحەوە وەڵا ئەمە هەموو دوکان دوایی قانونی ئازار لە کوێ هەیە دوو دوکانی هەبێ وەڵای وتیان عەسایب و شێخ خەزعەلی و ئەوانن نازانین چێن. بازاڕی قەیسەری کەرکووک لە ساڵی 1855 بە شێوەیەکی شارستانیانە دروست کراوە و لە 180 دوکاندارەکان کوردن و لە 120 تورکمان و عەرەبن دوای سووتانی لەلایەن کۆمپانیای تیکای تورکیەوە نۆژەن کرایەوە هەر ئەو کاتیش بەڵێن بەم خاوەن دوکانانە درا دوای تەواوبوونی نۆژەنکردنەوەی بدرێتەوە بەمان بەڵام ئێستا چەند کەسێک هاتوون داوای 4000 دۆلار مانگانە دەکەن چونکە بەوتەی خۆیان لە زیادکردنی ئاشکرادا ئەمان لە حکوومەتیان وەرگرتووە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.